جارێکی تر سڵاوتان لێبێت بەیانی باش کوردستان بەردەوامە تەوەری دومی بەرنامەی ئەمڕۆمان میوانداری دکتۆر سامان لاوە دکتۆری نەخۆشی پێستمان کردووە بۆ گفتوگۆکردن لەسەر یەکێک لەو کێشانەی کە ئێستا ڕوبەڕووی خانمان بە تایبەتە بێتەوە ئەویش کێشەی موداری یاخود تووکنیە. دکتۆر بەخێر بێی بەیانیت باش. کێشەی موداری چییە؟ نەخۆشی موداری چییە؟ نەخۆشی تووکنی یاخو موداری بریتە لە فرەگەشەکردنی مووی زیادە مووی زبر لە خارمان و ژناندا لەو شوێنانەدا کە تایبەتە بە پیاوان وەکو دەموچاو و مل سنگ بەشی خواروی سکوڕانەکان. ئەم زیادبوونە زۆر جار هاوکاتە لەگەڵ هەنێ نیشانەی هۆرمۆنی تر وەکو قەڵەوی لێچوونەوەی سووری ماگانە زیبکە ڕوتانەوەی قژی و هەنە جاریش دەنگڕی. زیاتر لە چ تەمەنێکەوە دەست پێیەکەوە هۆکارەکانی بەگشتی چین؟ خۆی لە تەمەنی ئازەوەتر لە 15 ساڵەوە دەست پێکات لە 20 ساڵەیە بە تەواوەتی دەرەکەوێت. هۆکارەکانی یەکەم شت نەزانراوە، ینی زۆربەی زۆری دیادەی موداری هۆکارەکەی بە نەزانراو دانراوە. سەواتە زانستی پزیشکی نەدۆزیێت و پێوترێت ئیدیۆپاستیک. دومیان ڕەچەڵک بۆ هەستانگاندنی تووکنی سێکسی ڕەچەڵک زۆر گرنگە، چونکە زۆر جار لەباری ئاساییدا تووکنێکی کەم لە دەموچا و سکوڕانە لە منتیقەکانی خۆرهڵاتی ناوەڕاست خواروی ئەوروپا بەستی ڕەچەڵکی نەتەوەکانە ڕەچەڵکی نەتەوەکان وەکو بڵێن شەرقی ئەوسەد ڕۆژهەڵاتی ناوەڕاست خواروی ڕۆژاوای ئاسیا لەگەڵ ڕۆژهەڵاتی باشووری ئەوروپا ئەم شوێنە بە ڕەچەڵک خەڵکەکەی مودارە بەدەر لە ڕەچەڵەکەکان. ئایا ژینگە چەند کاریگەری هەیە لەسەریان؟ بۆ نمونە ناوچە ساردەکان لەگەڵ ناوچە گەرمەکانە پێدوانێ ناوچە گەرمەکان زیاتر کەسانێکی تووکنن تاوەکو ناوچە ساردەکان؟ زۆر ئەوە نابەس وەکو منتیقا وەکو ڕەچەڵک ئەم منتیقانەکە بەسمان کرد لە ناوشانە کوردستانی خۆمان کاکەوێتەوە منتیقەوە خەڵکەکەی تووکنە، ینی ڕەچەڵەکێکی تووکنیانێ هەر خۆی لە زوو شاوان وتووە کێکی تۆزە تووکن بووە لە ناو عشاراتی خۆمەتوان ئەمە ڕەسەنە. وڵا دکتۆر لەسەر باس لەو کرد گۆڕانکاری لە دەنگی ئەو کەسەشتا دروستە بیانی هۆکارەکە هۆرمۆنیە کە هۆرمۆنی بەڵێ دەنگیشی لە هۆکارەکانی هۆرمۆنە هۆرمۆنیش بە دەرەجێکی زۆر و گرنگ هۆرمۆنی تەستۆستیرۆنە کە پێڵن هۆرمۆنی پیاو هۆرمۆنی نێرەکی دەنگڕی نیشانێکی پیاوەتیە. تێکچوونی هۆرمۆنیا خود زیادبوونی گەشە هۆرمۆن خۆی تێکچوونی هۆرمۆنە یەکێک لە هۆرمۆنەکان هۆرمۆنی تەستۆستیرۆنە کە سەرچاوی دروستبوونی ئەم هۆرمۆنە لە ئەفرەتە هێلکەدان و ژەنی سەرگوچی لێە. لەبەرەوە هەر زیادبوونە لەم هۆرمۆنە ئەبێت هۆی تێکچوونی فیسیۆلۆجی ئەو ئافرەتە وەکو دەنگڕی ڕوتانەوەی قژی زیادبوونی و قەڵەوی زیبکە ئەمانە هەمێ گەڕێتەوە بۆ زیادبوونی ئەو هۆرمۆنە کە هۆرمۆنی تەستۆستیرۆنی پێڵێن. باش دکتۆر بێگومانەوە هۆرمۆنەی کە باست کرد تەستۆستیرۆن ئەمە هۆرمۆنی پیاوانەیە لە بەرامبەرە لە ژنانە هۆرمۆنی ئیسترۆژین و پرۆجسترۆن هەیە. ئەم دوو هۆرمۆنە چ کاریگەریەکەکە لەسەر زیادبوونی ڕێژەیم و بەتایبەت لە کاتێک کە زۆر بە ئەم وتەیە ئەوترەیە گەر بەڕێز بکو کەسێکی پسپۆر ڕوونکردنەوە بەی لەسەری ئەو خانمانەی کە دەرمانی ڕێگری لە مناڵبوون یا بە شێوەیەکی باوتر حەبی مەنع بەکارهێنن. ئایا ئەمە هۆکارە بۆی زیادبوونی ڕێژەیم و لە ژنە؟ هۆرمۆنی یەکێ لە چارەسەرەکانی موزیادیشێکە حەبی دژە سپڕیەکێکە لە چارەسەری موزیادی چکە هۆرمۆنی ئیسترۆژین هۆرمۆنی ئافرەتانە هۆرمۆنی مێ ئەم هۆرمۆنە دژی هۆرمۆنی تێستۆستیرۆن لەبەرەوە هەش حەبی هەج عیلاجێک وەکو هۆرمۆنی ئیسترۆژین وەرگریت عیلاجە بۆ موداری ئەمە وەکو بڵێن دژایەتێک لە دژایەتی هۆرمۆنی پیاوەکات ئەمەش ئەبێت هۆی کەمبوونەوەی بوو. بەڵێ دکتۆر باس لەو کە ئەو دەنگڕیانی ئافرەتەکان کە دەنگیان گڕەبێتانی بە جۆرێک کە دەنگیان هەوشێوی دەنگی پیاوی لێ دێت یاخود دەنگەکانیان نەشازە چۆنە؟ دەنگەکانیان نەشازە و تەبان وەکو دەنگی پیاوە بێت گڕە بێت دەنگی ئافرەت دەنگێکی ناسکە تیژە بەڵام دەنگی پیاو دەنگێکی گڕە. بەڵێ هۆکاری تر جگە لە هۆرمۆن ینی بۆ سیستەمی خواردن بارودۆخی دەرونی ئەو کەسە کاریگەری هەیە؟ تەبان یەکێک لە هۆکارەکانی باری دەرونیە، ینی تێکچوونی باری دەرونی ئەبێت هۆی تووکنی وە بە پێچاوەنەوەشەوە چێگە تووکنی هەبێ باری دەرونی تێکەشانی هەردووچیان ڕاستە هەم تێکچوونی باری دەرونیەکە هەم تووکنیەکە بەس نەخۆشە دەرونیەکانیان هەر کەسێک بۆ هەست بە ناجێگیری باری دەرونی بکە لە باری دەرونی بۆ خۆی کاریگەرە لەسەر زیادبوونی
باشە دکتۆر بەدەر لەوە ئەم موداری ئەم توکنیە چه زیانێکی تری هەیە بۆی ئەو کەسا معارض بێ بۆی تووشی چەندین کێشەی تر ببێتەوە ئایا ئەو تێکچوونی ئەو هۆرمۆنانەوە ئەو دەرکەوتنی ئەو مۆزیادانەوەکو نیشانەیەک ئەبێتەوە هۆکاری دروستبوونی کێشەی تر لەو کەسەیە بەڵێ یەکێک لە سەبەب ڕئیسیەکان دروستبوونی لوژێر پەنجەی لە هێلکەدان و ڕژێنی سەرگوچیلا ئەمە بۆ خۆی نیشانەکانی کتوپڕ دەکەوێت یەکێک لە نیشانەکانی دەنگڕیە زیادبوونی مووە قەڵاویە گەورەبوونی ماسوولکەکانی لە شەوک و پیاو و هەروە لێچوونەوەی سووری ماگانە ئەمانە هەمی نیشانەیە بووی کەمە جادێکی خراپە لەو ئەفرەتا دروست بووە ینی احتیمالە سەبەبی موو زیادبوونەکە و دەنگڕەکەی لوێ یان ژێرپەنجەیەک بێ هێلکەدانە بەڵێ دکتۆر سیستەمی خۆراکی باس کرد ئەگەر ینی سیستەمی خۆراکی بەڕاستی وەکو سەلماندە نەسەمێرا ینی پرۆژینەوەی لێ نەکراوە لە وڵاتیمە بەڵام پێ ئەچێ دەوری هەبێ ینی ئەو خواردنانی کە ئێمە خوێن ڕۆژانە بەشێکیان بە هۆرمۆن دروست دەبێت بەشێکیان بە هۆرمۆن پەروەردەکرێت بەڵام وەکو توێژینەوەی زانستی بەڕاستی تا ئێستا توێژینەوەی زانستی نەکراوە نەسەمێراوە بەڵام ژینگە بۆی هەیە قەڵاوی بۆی هەیە یەکێک لە دەردەکان کە ئەمڕۆ هەیە لە وڵاتی خۆمانە قەڵاویە نەجوڵاندن ئەم قەڵاویانە هەمیە بێت هۆی زیادبوونی هۆرمۆن باشە بە شێوەیەکی ناڕاستە و خۆ بۆ نمونە کەسانێک کە قەڵەون ینی بەشێکی سەرەکی لە خۆراکەکانیان چەوریە نابێتە هۆی ئەوەی کە ئەو هۆرمۆنانە زیاد بێ ئەگەر بە شێوەیەکی ناڕاستە و خۆش بێ زیاتر ئەو ڕێژەی موزیات بکە بە دڵنیاییەوە بێتە هۆی تێکچوونی هۆرمۆنات دەبێتە هۆی دروستبوونی جۆرە کیسی هێلکەدانی پێ کیسی هێلکەدان کە دوێنێش پێشێکە لە سەبەبە ڕئیسیەکانی دروستبوونی موو تێکچوونی سووری ماگانە قەڵاوبوون زیبکە زیادبوونی موو ئەمانە شەمیل لە چیوە لە ئەنجامی نەجوڵانەوە لە ئەنجامی قەڵاویەوە لە ئەنجامی دکتۆر بۆ تەمەن گەشەکردنی ئەم حاڵەتە لای ئەم نەخۆشیە لە تەمەنی ئافرەت یان باس لۆک لە تەمەنی هەرسەکاری و دەست پێ دەکات تەمەنی پێگەیشتن بڵێن تا تەمەنی یانچ تەمەنێک زیاتر گەشە دەکات یان لە تەمەنێکا دەوەستێت کە ئەبینێت زیاتر لە تەمەنی دەوروبەری 20 ساڵیایە بەڵام بۆی هەیە لە تەمەنی 40 ساڵیشا دەکەوێت جاریوایە لە پرا وەکوتێمەتی لوێک دروستە بیان خواردنێک ئەنجامە بێژگە لە سەبەبیتی دەرمانە هەیە دەرمان وەرەگەی بۆ نەخۆشیێک بۆ شتێک وەکو دەرمانی ستیرۆید دەرمانی مینۆکسیدیل ئەمانە جاریا بۆ جاردەیەکی تر بۆ نەخۆشیی تر وەرگێت کاریگەری لابەلاکانی دروستبوونی مۆ لەو کەس ئەمە دەبێت بە نەخۆشیێکی بۆ بەردەوام لەگەڵ یا دەبیان ینی هەندێک کەس حاڵی کاتی تێپەڕێنێ بە پێی حاڵەتەکەی بڵێن بۆ نمونە ئەو ئینسانەگەر کیسی وردە کیسی هێلکەدانی هەبێت هەتا کیسەکان چارەسەر نەکە و حاڵەتە بەردەوام بێت باشە دکتۆر زۆر جار دەوترێت لە کاتی خەمباری و دڵتەنگی و قەلەقیە بەشێک لە مووی جەستە هەڵەوەرێ بە تایبەت قش ئایا لەو کاتانەیە مووی دەموچاو بە تایبەت لە ژنانە زیادەکایان ئەبێ هەڵوەرێ پەیوەندێکی پێچەوانە هەیە لە بینی مووی سەر و بووی دەموچاو وتمان لەسەر ئەساسی هۆرمۆن دروست بێت ئەو هۆرمۆنانی کە تەسییان هەیە لەو شوێنانی کە بڵێن ئەو موانی کە لەسەر ئەساسی هۆرمۆن دروست بێت پەیوەندی بەسەرەوە نیە پەیوەندی بە دەموچاوە پەیوەندی بە سنگەوە هەیە پەیوەندی بە سکەوە هەیە مووی سەر موویکی احتیاجی مووی لەشیانە ئەمانە احتیمالیان لەسەر هۆرمۆن نییە بۆ دروست بوون تەنها لە هەموو حاڵەتەکاندا تەنها هۆرمۆنەکان بەرپرسن لە زیادبوونی ڕێژەی مووی دەموچاوە بەڵێ هەنە جاریش بەڕاستی هۆرمۆنەکان ئاسایی بە تایبەتی هۆرمۆنی تێستۆستێرۆن بەڵام کاردانەوەی سەرکی مۆکان بۆ ئەو بڕە هۆرمۆنە تەبیعیش هەستیارە و هەستیاری دروستەکەن و پێ هەنە شەرت نیە هۆرمۆنیش زۆر بێت هەنە جارمانێ دیاردەکانی فاسی هۆرمۆنیشی بۆکەین هۆرمۆنەکانی تەبیعی ئەمە گەڕێتەوە بۆی کە وەرگری هۆرمۆنی تێستۆستێرۆنە سەرکی مۆکان هەستیارن لەباری ئاسایی دکتۆر چارەسەرەکان چییە چارەسەرەکان وەرگرتنی دەرمانە یاخود چارەسەرەکان خۆی لە سێ ڕێگای سەرەکیە خۆی بنیتەوانە چارەسەر بە دەرمان چارەسەری میکانیکی چارەسەر بە لێزەر بەڵام پێش هەرێکە لەم ڕێگانە ئەبێت هۆکاری نەخۆشیەکە ئەگەر هەبێت دەستنیشان کرێ و چارەسەر کرێت ئەنجا دەستکرێت بە چارەسەری وەکو دەرمان و لێزەر زیاتر و چارەسەری کە زۆر باوە حاڵەتەکان بە پێی حاڵەتەکە بۆ نمونێمە پێش و دەستکەین بە چارەسەر پشکنین بۆ نەخۆشەکەکەین بۆ زانینی ئاسی هۆرمۆن لە خوێنیانی ئەو هۆرمۆنانشی کە زۆر کاریگەری وەکوتمان هۆرمۆنی تێستۆستێرۆنە هۆرمۆنی شیرەکە پێڵ هۆرمۆنی پرۆلاکتین هۆرمۆنی هێلکەدانە LH و FSH ئەبێ ئەوانە دەستنیشان کرد ئەگەر لەباری ئاساییە بێت زۆر جار پێویست ناکە عیلاجی بن چونکە ئەوانی کە هۆرمۆنیان سابتان هۆرمۆنیان لە ئەستێکی تەبیعیە زۆر جار سوود لە دەرمان وەرناکرن دەرمانەکانی شەوانی کە زۆر بە دەرەجەیەکی یەک بەکارێت دەرمانی سپارەنۆلاکتۆنە کە دژی هۆرمۆنی تێستۆستێرۆنی شەکات دەرمانی دژە سپڕێوەک و ژوانخان باسی کرد بە تایبەتی حەبیدایان هەنە حەبی تری ژێوک و فینستراید و فلوتامایتوانە
باشە دکتۆر ئەو چارەسەرانەی کە بە لەیزەر بەکارەهێنرێ ئەمە ترسە لای هەندێک لە ژنان کە ئەو لەیزەرە ئەدرێت لە پێست و ئەو مۆپێلە ئەدرێت دوایی شوێنەکانیان ینی بە یەکجاری ئەو مواتوانێت بنبڕ بکرێە ئەگەری سەر هەڵدانەوەی هەیە چونکە ڕەنگە هەندێک جارمویە کە لای ئەبێ دوای بە ڕێژەیەکی زیاتر دروست بێتەوە. بەڵێ وەکو لێزەر ئێستا نوێترین و کاریگەرترین عیلاج لێزەرە بەڕاستی و زیانی لاوەکیشی نییە ینی وەکو مەترسیدار بێت. لێزەرش عادەتەن بە جەلساکرێت لە بینی هەموو 4 هەفتە بۆ 6 هەفتە جارێک ئەبێ جەلسەیە بکات. ژمارە جەلسەکانیش دیاریکراو نیە لە نەخۆشیەکە بۆ نەخۆشێکی تر وەکو کاریگەری خراپ بە شێوەیە کاریگەریی خراپی مستەقبەلی نیە. ئەنجا دروست بوونەوەی مۆکانی لێزەریش بڵێن 100% کاریگەر نییە بەڕاستی لە 170 بۆ 80 کاریگەر ینی لە 120 نەخۆشی جادوای ئیسفادەی لێ ناکە یان مۆکانی بە شێوەیەکی کەم ئەگەڕێت و یان دروست دەبێتەوە. بەڵام وەکو گشتی لێزەر ئیسا کاریگەرترین و ئاسانترین. ئەگەر لا برنی ئەو موانە بە شێوەیەکی ڕۆژانە یاخود بەردەوام ینی ئەو کەسە خۆی لای بە هەر شێوازێک پێدەوە کاتە زیانی نییە هیچ زیانێکی نییە بە تاشین ڕێگایەک لە ڕێگاکان ڕێگای میکانیکی ڕێگای میکانیکی بریتە لە هەڵگرتن تاشین بڕین تۆ قسێکی باو هێدەوتێ هەرموو بە تاشین زیاد دەکات نەخرەوە سەمێنراوە تاشین و لابردنەوەوانە هیچ کاریگەریکی نەخێر ڕاستە. ئەو زۆرتی تۆ ئێستا و پسپۆڕێکی بوارەکە ئەو نەخۆشانی کە دێنە لە یادەکەی خۆدان هەستەکرێ زیاتر ینی کام جۆریانە و کام جۆریان زۆر بڵاوە لێرەوە زۆربەی حاڵەتەکان بە دەرەجەیەک ئەوانن کە هۆکاریان نەزانراوە بەڕاستیانی هەموو پشکنین و فەحسەکانی بۆکەی هیچ هۆکارێک نادۆزیتەوانێت دۆمینیشان هۆکاری وردەکیسەکەی بەڕاستی ئەوەی کە زۆر بەربڵاوەسە لە ئەفرەتانە بە تایبەتیوانی کە قەڵەون زۆربەی زۆریان ئەو وردەکیسان هەیە. باشە دکتۆرۆک و بنەمایەکی زانستی هۆکار چییە کە جەستەی ژن معارزە بۆ ئەوەی ڕێژەیەکی زۆری هۆرمۆنی تێستۆستیرۆن وەرگری لە کاتێکام هۆرمۆنە تایبەتە بە پیاوان تێکچوونی ئەم باڵانسە چییە؟ خۆی ئەم هۆرمۆنە لە ئەفرەتیش هەیە بەس بەنسبەتێکی کەم لە 100%ی ئەم هۆرمۆنە کە هەیە لە ئەفرەتە بە جۆرێک پرۆتینەوە لکاوە چالاک نییە لە 100%یەکی کە سەربەخۆیە چالاکە لەبەرەوەی ئەم هۆرمۆنە چووکە بەنسبەتێکی کەم هەیە هەش کاتێت تۆزێک زیادبوون لە ڕێژەی هۆرمۆنە دروست بێت کاریگەری لەسەر ئافرەت دروستەکە و ئەو چی چالاکیەکە بەدەر لە خواردن هەر نەزانراوەوەش نەزانراوە زۆربەی وەکوتمان هۆکاری یەکەمی کە هۆکارێکی سەرۆکیە نەزانراوە دەڵێت یانزوونی هۆکارەکان نەزانراوە بەڵام شتێک هەیە ناوی خۆپاراستن بێ لەم حاڵەتە یاخود لەم نەخۆشیە بەڵێ قەڵاوی دەوری هەیە قەڵاوی توانی خۆت پارێزیانی قەڵاوی شتێکی قورس نێتوانیت ژەمە خۆراکەکان ڕێکەیت لە هەمی مهمتر ڕاضێکی ڕێکوپێکەیت ئەمە قەڵاوی ئیسە دیاردێکی بڵاوە لە وڵاتی ئەمەیە لە ئەفرەتیشە هۆکارێکی ڕێزیشە کە ڕۆژانەیە مەبینین ئەتوانی وەکو قەڵاوی ئەتوانی خۆت پارێزیت بەس دروست بوونی وردەکیس ئەو ژێکێکە لە هینەکان ینی سەبەبی نەزانراوە. بەڵێ دکتۆر هەست ناکە ئێستا هەندێک بە تایبەت لە گەنجان زیاتریش لە ناو کچانە هەندێکی بەو شێوەیە نییە کە خۆیان ترسانەوە بۆتە مۆدێل بۆتە چاولێکەری ینی ڕنگانێکیشی پەیوەندی بە هۆشیاریەوە هەبێ مەبەستیانە زووتر چارەسەری و کێشەیە بکەن بۆ نمونە بۆ لە ڕابردووە بەو شێوە زۆرە ئەم دیاردەیە بڵاو نەبووە بە تاکید وەکوتمان پەیوەندی بە ستایلی ژیانی ئەم ڕۆمانەوە هەیە قەڵاوی زۆر خواردنی گۆشت و چەوری خواردن خێراکان ئەمانە هەمی هۆکارن بۆی کە دیاردەکە ڕۆژ لە ڕۆژ بە ڕۆژ زیادبوو نابێت و هەروە پیسبوونی ژینگە ینی ئەو هۆکارانی کە ئیسا ئەڵێ نەزانراوە احتیمالە چەند ساڵێکی تر دیاری کرێن لە خواردنەکەمان دەچیان لە ئەگەر ئەم نەخۆشیە چارەسەر نەکرێت ئەگەری هەیە نەخۆشی دیکەی پێسیاسەر بکێشێ بۆ نەخۆشی تر بە پێی هۆکارەکەی ئەگەر هۆکاری دیاریکراوە نەبێت چارەسەریشی نەکرێت تەنهاوەیە ڕووی منزەری ئەو نەخۆشیانی بۆ خۆی ناخۆش بگینا کاریگەری خراپ بەش خۆی بەجێ ناڵێ بەزەم ئەڵام کاریگەرێکی ژێر پەنجە بێت نیشانەکانی دکتۆر تەنها لە دەموچاو دەکەوێت یاخود هەیە گەر بۆ نەدەموچاو نەبێت احتیمالە لە سنیەوە دەست پێکا لە سکیەوە دەست پێکا لە ڕانەوە دەست پێکات بەڵام تۆ بێ پشکنین بۆ شوێنانەکەی کە یەکێکا و مووی بە دەموچاو بوو پێویستە ینی پشکنین بۆ شوێنەکانی تشکرێت. بەڵێ دکتۆر بەپێی زانستی بۆ ماوەزانی بە هەریەکە لە دایکیان لە باوکامیان زیاتر بەرپرسیارەتی لە مناڵەکەیانە بە تایبەت لە ڕێژەیە ئەو موداری ئەو دایک زیاتر هەڵگریەوە لە پیاوە تەبیعی ئەگەر مود نەبێ ناتەبیعی ئەگەر زیاد لە پێویست بیانێ و کەسە زۆر یان زۆر پیاو هەبێ ڕەنگە زیاد لە پێویست مووی هەبێت ئەوەتە بە لە دەموچاویە لە شوێنەکانی
بەشەکانی دیکەی لەشدا تقریبا ئەگەڕێتەوە هەر بۆ طبیعی يعني شتێکی شتێکی یاساییەوە تەلەکەوە بەڵێ شتێکی تر ئەگەر ما دکتۆریان ینی وەکو ئەگەر زیاتر لەسەر خۆپارێزی یان بە شوی گشتی و ڕێنمایەکیش بۆ خەڵکی بێت بزانین بۆ چۆن خۆیان پارێزن و نەخۆشیە بەڵام ئێمە گوتمان قەڵەوی ئێستا وەکو دیاردەیە پێویستە ژەمە خۆراکانیان ڕێکخان ڕجەمێکی مەزبوطکان وەرزشێکی ئیمکەن بە تایبەتی وەرزش بۆ ئەوانەی کە سووری ماگانان ناڕێکە هۆکارێکە بۆ ڕێکبوونەوەی سووری ماگانان هۆکارێکە بۆ دابەزینی لەشان هۆکارێکە بۆ کەمبوونەوەی ئەو هۆرمۆناتی کە ئەبێت هۆی دروستبوونی مووی زیادە لە ئافرەتان خانمانە. زۆر سپاس دەستخۆش لە سپاس بۆ دکتۆر سامان لاوە پسپۆڕی نەخۆشیەکانی پێ سپاس جاری دیکە بەخێر بێت.